دانەشیرەکان لە دەمی مناڵە هەروەکو دانە هەمیشەیەکان گرنگی تایبەتی خۆی هەیە. بەڵێ ڕاستە دانەشیرەکان لە فترەیەکی کەما لە ناودەما ئەمێنێتەوە، بەڵام ئەو فترە کەمە گرنگیەکی زۆری هەیە بۆ دانە هەمیشەیەکان. جا ئێمە ئامۆژگاری دایک و باوکانەکەین هەر دانێکی شیری تووشی هەر داخورانێک یا هەر زەبرێک شتێک کە بێ یەکسەر پەنانە بەر ئەوەی کە بڵێن بادانەکەی بۆ بکێشین. ئێمە بڵێن عیلاجی تایبەتی خۆمان هەیە بۆ دانەشیریەکان، هەر لە پڕکردنەوەی بڵێن سادەوە هەتاوەکو ئەو دانانە کە تووشی ئازارە بن و ئەچێتە سەر دەمار، هەر وەکو چۆن دەمار بڕین لە دانە هەمیشەیەکانە ئەکەین، بەو شێوەیەش دەمار بڕین ئەتوانین بۆ دانە شیریەکان بکەین. بەڵێ هەنێ دایک و باوکان پرسیارەکەن ئایا دەمار بڕین بۆ دانی شیری هیچ زەرەر و زیانێکی هەیە بۆ دانی هەمیشەیی؟ ئێمە لای خۆمانەوەڵین نەخێر، هیچ زیانێکی نییە، بگرە باشترە. ئێمە پارێزگاری لەو دانانە ئەکەین هەتاوەکو ئەو کاتێک کە خۆی ئەکەوێ بۆ ئەوەی هیچ زەرەرێک بە دانە هەمیشەیەکان نین. ئەگەر بێت و ئەو دانانە لە کاتێکی زووا بکێشین، ئەو دانانە زەرەرێکی زۆری ئەبێ بۆ دانە هەمیشەیەکان. لەبەرەوەی ئەگەر بێت و ئێمە دانەکان بکێشین، دانەکان جوڵ و جوڵی ئەملا ئەولا ئەبێتە هۆی ئەوەی کە ئەو بۆشایی کە پێویستەکە بۆ هاتنی دانە هەمیشەیەکە دای ئەخات، لەوانەیە ببێتە هۆی ئەوەی دانەکە درەنگ وەخت بێت یا هەر نێت، یا ئەگەر بێت بە شێوەیەکی ناڕێک بێت کە پێویستەکە لە مستەقبەلا ئێمە دانڕاستکردنەوەی بۆ بکەین. جا بۆ ئەوەی خۆمان بپارێزین لەمە پێویستە دانەکان پارێزگاری بکەین هەتا کاتی مانەوەیان و کاتی کەوتنیان بە شێوەیەکی سروشتی. دانەشیرەکان گرنگی تایبەتی خۆیان هەیە. ئەم گرنگیانە دەست پێ ئەکا لە یەکەم گرنگە بۆ خواردن، بۆ جوینی خواردن، چکە کاتێ مناڵ دەست ئەکا بە خواردن لەو کاتە شادانەکانیان لە 6 مانگەوە، کەواتە ئەمە گرنگیەکی هەیە بۆ خواردنی مناڵەکان. دووەم گرنگی بۆ باری دەرونی مناڵەکە. مناڵ کاتێک کە دان لە دەمیا بێ سەیری یەکتریە کابارێکی دەرونی ئاسایی و باشترێ بێ وەگلەوەی کە دان لە دەمیانە بێ. وە بۆ بڵێن قسەکردن، ئێمە زانین ئەگەردان لە دەما بێ توانای قسەکردنی باشتر ئەبێ و پیتەکان بە باشی تەلەفوزەکە وەگلەوەی کە دان لە دەمیانە بێ. یەکێک لە گرنگترین و مهمترین ئیشەکانی دانی شیری پارێزگاریکردنی دانە هەمیشەیەکانە. ئەبێ ئەو دانە بمێنێتەوە بۆ ئەوی پارێزگاری لە گەشەکردنی دانە هەمیشەیەکە بکات و ئەو دانە بە شێوەیەکی ئاسایی گەشە بکە و هەتا کاتی هاتنی بۆ ئەوی بە شێوەیەکی ڕێکوپێک بێت. طبعاً ئێمە لە بیدایەتەوە ئامۆژگاری دایک و باوکەکانەکەین ئەبێ لە یەکەم دانەوە کە دەریەت لەگەڵ ئەو مناڵەیە بێ هەر فڵچەکردنەوە کاتێک کە شیری ئەیاتێ، بڵین شەوان کە شیری ئەیاتێ ئەبێ ئەو دانە پاک بکرێتەوە بە پارچەیەک شاشی تەڕ یان کە فڵچەی بچووکی مناڵ هەیە ئەتوانێت دوای شیردان بۆ فڵچەیە پاکی بکاتەوە بۆ ئەو شیرە لەسەری دەبێنێتەوە تووشی کلۆربوونی دانی بکە. زۆربەی مناڵەکان کە لە لامان سێرەکەی کلۆرێکی زۆریان هەیە لە دانەکانیانە، کاتێک لە دایک و باوکەکە لە دایکەکە بە تایبەتی ئەیپرسین ئەڵێ هەر بڵێن کە شەو شیرم ماوەتێ هەتاوەکو بەیانی ئەم شیرە لە دەمیا بۆ. طبعاً ئەمە کاریگەریەکی خراپی هەیە بۆ سەر دانە شیریەکان، سەیرەکەی لە فترەیەکی زووە تووشی کلۆربوون ئەبێت و ئێمە ئەبێ دەست بکەین بە چارەسەرکردنی ئەو دانانە. بۆیە ئامۆژگاریانەکەین کە پاک دانی مناڵەکان ڕاگرن، بە فڵچە پاک بۆیان بشۆن بۆ ئەوەی تووشی ئەو کلۆربوونە نەبن. دووەمیان پێویستە دایک و باوک ئاگاداری خواردنی مناڵەکانیان بن، بە تایبەتی شیرینی، چکە ئەو شیرینیانەی کە ئەیخۆن ئەگەر بڵێن لە ڕۆژێکە چەند جارە دووبارە بێتەوە و ئەگەر دانی نەشوات و ئەو شیرینە لەسەر دانێتی بخەوێ، ئەمەش هەم کاریگەریەکی خراپیە بێ لەسەر کلۆربوونی دانەکان. بۆ ئێوە باشترە دایک و باوک لەگەڵ مناڵەکانە بن لە کاتی فڵچەکردنا بە تایبەتی بەیانیان و شەوان، یعنی ئەگەر بکرێ بەلایەنی کەمەوە 2 جار و بۆ 3 جار دانی مناڵەکانیان بشۆن بە تایبەتی شەوان کە ئەخەون. هەروەها ئەگەر بێت و بناڵەکە بڵین تووشی کلۆربوونی دان بن، بە زووترین کات پێویستە سەردانی پزیشکی ددانی پێ بکرێ بۆ ئەوەی
لە زووترین کاتا چارەسەری بۆ بکرێ باشترە پێشەوەی بگاتە ئەوەی کە کلۆربوونەکە زیاد ببێ و بگاتە سەر دەمار و ئازاری بۆ دروستکە. و ئەگەر شتێکی واش هەبوو ئەو دانە ئازاری بۆ دروست کرد ئەوە ئەیهێنێتە لای پزیشک و ئەو کاتە چارەسەری بۆ ئەکرێ ئیتر بەپێی ئەو هستریەی کەلەی ئەپرسرێ ئیتر ئایا ئەو کلۆربوونێکی بەسیتە و نەچۆتە سەر دەمارەکە ئەو کاتە بە پڕکردنەوەیەکی ئاعتیادی پڕکردنەوەکەی بۆکەین. بەڵام ئەگەر هاتوو ئازاری بۆ دروست کردبوو چوو بۆ سەر دەمارەکە ئەوە لەو کاتەیە ئێمە چارەسەری بڕینی دەمارمان هەیە. ئەگەر هاتوو لە نیوەی دەمارەکەیە بوو ئەوە نیو دەمار بڕینی بۆ ئەکرێ. ئەگەر هاتوو هەموو دەمارەکە توش بوو ئەو کاتە ئەتوانین هەموو دەمارەکە ببڕین پێشەوەی کە بگاتە ئەوەی ئیلتیهاب بکات و تەئسیر بکاتە سەر دانە هەمیشەیەکە. بەڵێ ئێمە ئەو دەمار بڕینە کە ئەیکەین بۆ پارێزگاریکردنی دانە شیرەکانە و ئەم دانە شیریانە هەروەکو وتمان گرنگە بۆ خواردنی مناڵەکان و باری دەرونی مناڵەکان و هەروەها بۆ قسەکردن و بۆ گەشەکردن و ڕێکهاتنی دانە هەمیشەیەکانە. و ئێمە ئامۆژگاری دایک و باوکانەکەین کە هەر 6 مانگ جارێک پێویستە مناڵەکانیان سەردانی پزیشکی ددان پێ بکەن بۆ ئەوەی ئەگەر توشبوونێک شتێک یا کلۆربوونێک لە دانیانە هەبێ یا نەخۆشیێکی پووک یا شتێکیانە هەبێ بە زووترین کات چارەسەر بکرێ پێش ئەوەی بگاتە ئەوەی کە دانەکەی لەدەست بات.